شەڵاوەکانی ئەنفال لە نێوان 18 شوباتی ساڵی 1970 تا 6 ئەیلولی هەمان ساڵ ئەنجامدرا. ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی مەدەنی کورد بوونە قوربانی و بە پێی بەرنامەیەکی ڕێکخراوی حزبی بەعس لە 8 قۆناغدا جێبەجێ کرا بەم شێوەیە. ئەنفالی یەکەم ڕۆژی 18 شوباتی 1970 دەستی پێکردو. ماوەی مانگێکی خایاند لە 9 قۆڵەوە هێرشکرایە سەر گوندەکانی دۆڵی جافایەتی، گوندەکانی سنووری قەزا و ناحەکانی دوکان، بنگرت، چوارتا و قەڵاچوالان و سەرچنار و سوورداش. نزیکەی 150 گوند لەم قۆناغەدا بەر شەڵاوەکە کەوتن. یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی ئەم قۆناغی ئەنفال لاوازکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کە ئەو کات بەشێک لە بنکەکانی سەرکردایەتی و هێزەکانی یەکێتی لە دۆڵی جافایەتی و سەرگەڵوو بوون و بە وتەی نەوشیروان مستەفا نزیکەی 600 پێشمەرگە لەو هێرشانەدا شەهید و بریندار بوون. قۆناغی یەکی ئەنفال لە لایەن سوڵتان هاشم ئەحمەدەوە سەرکردایەتی کرا و 20 لیوای سوپای عێراق و 30 فەوجی سەر بە حرەس جمهوری و 70 فەوجی جاش بەشداریان لە شاڵاوەکەدا کرد. ئەنفالی دووهەم ئەم قۆناغا ڕۆژی 22 ئاداری 1970 دەستی پێکرد و لە 7 قۆڵەوە هێرشکرایە سەر ناوچەکانی قەرەداغ، سەنگاو، بازیان، عەربەت، زەڕایەن و نەسر و دەربەندی خان. فەرماندەی ئۆپراسیۆنەکەش ئەیاد خەلیل زەکی فەرماندەی هێزەکانی بەرگری نیشتیمانی عێراق بوو. لەم شاڵاوەدا لە ناوچەی سێوسێنان چەکی کیمیایی بەکارهاتوو. زۆربەی گوندەکانی ئەو ناوچانەی بەر شاڵاوەکە کەوتن وێران بوون. جگە لە لیوا و تیپەکانی سوپای عێراق 77 فەوجی جاشیش بەشداری شاڵاوەکەیان کرد و ڕۆژی 1 نیسان کۆتایی بە قۆناغەکە هات. ئەنفالی سێهەم کە بە ئەنفالی گەرمیان یان ئەنفالی ڕەش ناسراوە و قورسترین قۆناغی ئەنفال بوو. ڕۆژی 7 نیسان دەستی پێکرد و هەموو ناوچەکانی چەمچەماڵ، سەنگا و کفری کەلار، قادرکەرەم، دووز، بێباز و تیلەکۆ و لەیلانی گرتەوە و زیاتر لە 500 گوند و 4 ناحیە وێران بوون. پرۆسەی ئەنفال لە 14 نیسانی 1970 گەیشتە لووتکە و تەنها لەو ڕۆژەدا بەپێی خەمڵاندنی کۆمیتەی بەرگریکردن لە مافی قوربانیانی ئەنفال ڕژێمی بەعس نزیکەی 20,000 لە ژن و پیا و پیر و پەکەوتەی لە هەردوو گوندی کوڵەجۆ و ملە سوورەی گەرمیان کۆکردەوە. دواتر بە ئیڤای سەربازی و تراکتۆری گوندشینەکان ڕەوانەی قەڵا سەربازەکەی ناحیەی قۆرەتوو کران. ئەنفالی چوارەم لە ڕۆژی 3 ئایاری 1970 دەستی پێکرد و تا 8 ئایاری خایاند. گوندەکانی ناوچەکانی کەرکووک، پردێ، تەقتەق، شوان، تەکیە، کۆیە، شێخ بزێنی، ئاغجەلەر، دێگەڵە و دەشتی هەولێری گرتەوە. لەم قۆناغەدا گۆبتەپە، عەسکەر، مەیلە، سەرچمە، شێخان، کەڵەشێر، چەمی ڕێزان کیمیاباران کران. جگە لە سوپای عێراق 55 فەوجی جاشیش بەشداریان لە شاڵاوەکەدا کردووە و هێرشەکانیش لە 8 قۆڵەوە ئەنجام دراون. ئەنفالی 5 و 6 و 7 ئەم سێ قۆناغە لە ڕۆژی 15 ئایاری 1970 دەستی پێکردووە و زیاتر لە 3 مانگی خایاندووە. لەم سێ قۆناغەدا ناوچەکانی پردەی هەولێر، مەسیف، شەقلاوە، هیران، دۆڵی نازەنین، حەریر، خەلیفان، دۆڵی خۆشناوەتی، ڕواندز، سۆران، دۆڵی وەرتێ، دۆڵی خانەقا، چۆمان، هیزۆب، چوارقڕنا، ڕانیە و قەڵەزیە و چیای قەندیل بەر شاڵاوی ئەنفال کەوتن. ئەم قۆناغە لەلایەن عەدنان خێرۆڵڵا وەزیری بەرگری و عەلی حەسەن مەجید و نزار خەزرەجیەوە سەرپەرشتی کراوە و جگە لە هێزەکانی سوپای عێراق 45 فەوجی جاشیش بەشداریان تێدا کردووە. ئەنفالی هەشتەم کە دوایین قۆناغی ئەنفال بوو ڕۆژی 26 ئابی 1970 لە ناوچەی بادینان دەستی پێکرد و تا 6 ئەیلول بەردەوام بوو. ئەم قۆناغە ناوچەکانی ئامێدی، ئەتروش، ئیمینکی، باتوفە، زاخۆ، زاویتە، زێوە، دێرەلووک و کانیماسی گرتەوە.